ئێوە سەبر بکەن کە خوددا لەگەڵ سابرانە. سەبر هی کەسانێکە کە هۆگری ژیان و بە سەبر دەیانەوێ گیر و گرفتەکانیان بدەنە سەر. بەڵام من پاش ئێوە جگە لە مردن ئاواتێکم نییە. بەڵامە تۆ پاش من ئەرکێکی قورست بەسەرشانەوەیە. پەیڕەوی و درێژەی ڕێگای من بەخێوکردنی کچەکەمان. ڕێگای ئێوە مردنە کە ئەمنیش هەر ئەوە هەڵدەبژێرم. ڕێگای ئێمە ڕێگای خوددایە. ئێمە خوددامان هەڵبژاردووە. ئەتۆ شەروا بکە. هاوڕێ لەگەڵ خاتونە هێلێن ڕەنگە ئاسانتر ئەمبارە قورسە بگەین نەمانزڵ. دەمەوێت سبەینی هاوڕێ لەگەڵ ئێوە بم. دەتەوێت کەسێکی دیکەش بە کوژراوانی سبەینی زیاد بکەی؟ من دەمەوێت لەگەڵ ئێوە بم، تەنیا ئەمە. ئێمە هەمومان لەگەڵ خودداین. لەگەڵەوەی بی لەگەڵ منی. تۆ فێر بووی کە سەبر بکەی. چۆن دەتوانم؟ Gloria. Danç. دەمەوێت باش سەیرت بکەم. ڕەنگە پاشەمە ئیدی دەرفەتی دیداری دووبارەمان نەبێت. مەگەر چی بووە؟ ئەتۆم ئەوەندە خۆشحاڵ نەدی بوو. تا ئێستا هۆ دلیلێکم بۆ خۆشحاڵی نەبووە. بەڵام ئەمشەو شەوێکی ترە. شەوێکەکە بێدەنگی دوایی دێت. شمشێرت بوو چییە؟ ئەوم باش تیش کردووە. خۆپ ڕەنگە نیازم پێ بێت. لە میوانی ئیمپراتوردا نیازت پێە؟ سبێنێ مەگەر ئێوە ناچنە کۆشکی ئیمپراتور. بۆچی نە؟ نکادەتانەوێ؟ نا هێشتا نازانم چ مەبەستێکم هەیە. تەنیا دەزانم کە ڕۆژێکی گەورەیە. ئەم شەو شەوی خوددایە، شەوی تاقانە پەرستی، شەوی بچکێنیە بەتی ئیمپراتور و خواکان. وە سبێنێ ڕۆژی جیایی و ڕۆژی مردن و دوایی ژیانی ئێمەیە. هەر شتێکە خوددا گەرەکی بێ هەرەوە دەبێت متمانەت بێ. وە بەڵام داخوازی من لە تۆ ئەمەیە کە لە بەرامبەر ویستی ئەودا سەبر بکەی. تەمەنی ژیانی هاوبەشمان چەندە کورت بوو. ئەرێ کورت بەڵام پڕبایەخ. ئەگەر من شتێکم بەسەر هات بچۆ بۆ ماڵی ماکسیملیان، هێلێن باری خەمت سووکەکات. یعنی توای تۆ ئەم دڵێ من سوکنایی دێ؟ بۆ سوکنایی نەیە، خوداوەند باشترین سوکنایی دەرە. ئێمە لە ڕێگەی خوددادا دەکوژرین و ئێوە لە ڕێگەی خوددادا سەبرەکەن. ئەمە ئاخرین دەرفەتە.
ڕەنگە پاژەمە دەرفەتم نەبێ بە گەڵاڵەکەمدا بچمەوە. دەبێ ئامادەبین وە لە هەلێکی باشدا کارەکە تەواو بکەین. ئێوە وا دەزانن سبەینی ڕۆژێکی باشە بۆ گەیشتن بە ئامانجێکی کە هەمانە. من واز دەکەم کە یارمەتی خوداوەند نزیکە. دەبێ ئەم بارودۆخە بگۆڕین و لە کێوی مقەدەسدا هاوارتان بەرزکەنەوە، چونکە ڕۆژی خوددا نزیکە. یعنی سبەینێ ئێمە دەبێ بۆ خوددا هاوار بکەین؟ ها؟ بە زمانێکی تر دەڕۆینە پێشوازی مەرگەوە. نا، من ژیان هەڵدەبژێرم و لە ئامرازی مردن بۆ خەبات دژی خوداکانی درۆیی وەگەیشتن بە خودای تاقانە کەڵگوەردەگرم. بە بڕوای ئێوە ئەو کارەیمە دەتوانێت دوایی بە زۆڵم و زۆر بێنێت؟ ڕنگ بە بەوەش دوایی نەیەت. لە کاتێکەوە بووین و لە باب و باپیرانی خۆمان بیستووە ئەم زوڵمە بووە. بەڵام پرسیار ئەمەیە کە بۆچی ئێمە دەبێ هاوڕێی زۆڵم بین تاکو و خەڵک ئێمە بەچە و سێنەر و ستەمکار بزانن. دروست یان نادروست زۆرێک لە خەڵکی ئەم شارە و زۆرێک لە ئاشنەکانمان لە ڕووم و باقی شوێنەکان ئێمە بە خاوەن بیر و ڕادەزانن. خۆبواردنی ئێمە لە بەندەی ئەمپراتور و ڕەتکردنەوەی خوداکان بێگومان هەمویان دەخاتە فکر و بیرکردنەوە. وا نازانن کە ئێمەش وەگە و مەسیحیانەی کە ئەیسا بە کوڕی خوددا دەناسن بکوژن و کەسێکیش لە بیر و باوەڕی ئێمە ئاگادار نەبێت؟ هەرم مەسیحیانە کە تۆ دەڵێی 1000 جار لە بتپەرستەکان باشترن. نە، من وا بیر ناکەمەوە، بەڵکو دڵنیام کە مردنی ئێمە دەبێتە هۆی پەرەگرتنی ئاینی ئێمە و بۆتی ئیمپەراتۆر دەشکێنێ. وا نازانم لەم دنیا تەنگ و تاریکەدا شتێکی شیرنتر و خۆشتر لە مەرگ هەبێت. گالوس، بەڵێ خاوەنشلۆکان ڕێنمونی بکە. بەسەر چۆ تا سبەینێ تاسبێنێ تا خوددا دەستپێرم. خوداحافیز. خوداحافیز تاسبێنێ. فەرمووی سلامەت. تۆ هێشتا بە خەبەری هێلێن؟ خەوەرم و تابیری خەونەکانم بە چاو دەبینم. درەنگ یا زوو دەبوایە کارێکمان بکردایە و ئەمەش باشترین دەرفەتە. دەمەوێت لە مەجلسی سبەینێدا من چوارەمین کەسی ئێوە بم. ئەی ئێرکمیت چی؟ خدای ئێرکمیت گەورەیە، بێگومان ئەو دەپارێزێ، بەوی دەستپێرین. ئێوە و خێزانی تەلمیخا و یێوانیست دەبێ خەڵک ئاگادارکەنەوە. من بە باشی نازانم کە لە میوانی سبێنێدا بەشداری بکەن. ئەگەر ئێوەش بکوژرێن ئیدی کێ ڕێگەی ئێمە درێژە پێ بدات؟ من نازانم، تەنیا دەزانم کە دەمەوێت لەگەڵ ئێوە بم. جۆرە قسە دەکەی کەوا دەزانی دنیا گەیشتوتە ئاخری خۆی. بەڵێ دنیای من، بەڵێ من جگە لە ئێوە کەسێکم نییە. ئێوە وا دەزانن کە من دەتوانم تاقەت بێنم. ئەو هێلێنەی کە من دەیناسم دەتوانێ، دەزانم کە دەتوانێ.
وەدەزانن کە جیابوونەوە بۆ من ئاسانە؟ نە. خدا دەزانێت کە تا ئێستا لەم دنیاەدا هیچ کەسم بەڕادەیەوە خۆش نەویستووە. بەڵام چی بکەم؟ کاتی بڕیاردان گەیشتووە و پەیوەندی نێوان من و معبودم بەم بڕیارە دیاری دەبێ و من دڵنیام کە ئەگەر بڕیارێکی دروست بگرین خدا ژێمە یارمەتی دەدا و بە ئێوەش سەبر دەدا. ئارام بە هێلێن. بەم چەشنە یەرکمی دیش لە خەوەڵ دەستێ. ئەوە چ باسە؟ چی بووە خاتوون؟ بابە خدایە گیان یارمەتیم بدە ئەو دەیەوێ ئێمە بەجێ بێڵێ. ئارام بن خاتوون، ئارام بن. ئەو دەیەوێ بڕوات. ئارام بە قوربان ئارام. بابە دایە بۆ چێگری هیچ نییە کوڕم، هیچ نییە. ئەو دەیەوێ بۆ هەمیشە بەجێمان بێڵێ. خدایە یارمەتیمان بدە، هیوامان بە تۆیە خدایە. سوێن بە خوددا کە لە دەستدانی گیانیش ناتوانێت من ناچار بەم سەر شۆڕیە بکات. سبەینێ بۆتی ئیمپەراتۆر دەشکێنم. چەندە جوانە قسەکانی گەورەم مەسیح بەندەگەلێکم پەروەردە کرد و ئیقباڵیانم بەرز کردەوە. بەڵام ئەوان منیان سووک کرد. کەوایە هەرچی زووتر تۆڵەیان لێ دەکەمەوە لەوانەی کە بڵێن من زیاتر لە ئینسانێکم. بۆ خەڵکی فیلادلفیا شانازیەکی گەورەیە کە خاوەن شکۆ ئیمپراتۆر هادریانوس لە شاری خۆیان دەبینن لە سەرەتای جەژنی ئەمڕۆدا کە بە بۆنەی خاوەن شکۆ و میوانەکانی ئەوانەوە بەرپا کراوە هەمومان پێکەکانی خۆمان بۆ سەلامەتی ئەوان دەخۆینەوە.
زیاتر لە نیوەیەک لە جیهانی خاوەن شارستانیەتی ئەمڕۆ لە ژێر دەسەڵاتی ئەمپراتور هادریانوسە. تەنیا ژوپیتری توانا دەزانێ کە چارەنووسی چەند ملیۆن ئینسان لەم دنیا پانوبەری نەدا لە دەستانی بەهێزی ئەمپراتوری پایە بەرزی ئێمەدایە. ئەگەر نیوەی دیکەی جیهانیش بایەخی هەبوایە بێگومان دەخرایە سەر ئەمپراتوری ڕۆم. ئەمڕۆ لە مەڵبەندی گوڵەوە تا ئاسیای بچووک و لە باکووری ئوروپاوە هەتا ناخی ئەفریقا هەمووی هی ئیمپراتوری گەورەی ڕۆمە کە هەموو سەری کۆیلەیی بۆ ئیمپراتوری گەورە و پانوبەرینی خاوەنشکۆ هادریانوس دادەنوێنن. ئیمپراتوری زندە فەرموون منداڵێک زیاتر نەبووم کە سێبەری دایکم بەسەرمەوە نەما. بابیشم دەزانی خۆ جگەل لە ڕەنج و کەسەر هیچم دێنەتی. بریا هیچ کات بابم نەبوایە. لەم دنیایەدا تەنیا ماکسیمیلیانم هەیە. لەم سەردەمی تاریکی و تەنیایی و غەریبیەدا ئەوت ناردە یارمەتی من و ڕزگارت کردم. ئەی کە ویستی تۆ لەسەرەوەی تەواوی ویستەکانە. هاوسەرم ماکسیمیلیان لە پەنای خۆتدا بپارێزە کە جگە لەو کەسێکم نییە. هەرچیت بوێ هەر ئەوە دەبێ خوددایە. ئەگەر دەتەوێت کە ئەو ببەیتەوە بۆ لای خۆت خودای گەورە و وا بکە. بەڵام چاکەیەک بکە و منیش لەگەڵ ئەو ببەوە. من لە تەنیایی ئەم دنیا پڕ لە زوڵم و زۆرەدا تەنیا و بێکەس مەهێڵەوە.
هیوادارم ئەمشەو خاتون خۆشی ڕابوارد بێ. من کە تااقەتم بەسەر چووە. میوانی زۆری خایاند. ئانکە کەی دەست پێ دەکات دیۆکلێتیانوس؟ پەرێستا جەنابی ئەمپراتۆر. لە خوداکانی گەورە و بچووک سوپاس دەکەین کە ئەم شانازیەی کردە بەشی ئێمە هەتا هاوڕێ لەگەڵ تەواوی پیاوماقوڵان و گەورەکانی فیلادلفیا لەم کاتە مێژوی و گرنگەدا ئیزنمان پێدراوە کە بتوانین بەندەی و عوبودیەتی خۆمان لە بەرامبەری ئەمپراتۆری گەورە خاوەنشکۆ هادریانوس ڕابگەینین. دروستە کە تەنیا ئەم شەو شانازی بەشداری لا هەنگی بەندەی بە ئێمە دراوە، بەڵام هەموو کات و لە هەر جێگایەکدا هەروە کەژۆ پێتر، ئاپۆلۆن، ژانۆس، سێبل، دیانا، هەرکول و باقی خوداکان پەرستش دەکەین هەر بەو چەشنە ئیمپراتۆر هادریانوس خاوەنشکۆش پەرستش دەکرێت.